خاوەن نووسینگە هەیە 400 دەفتەر دۆلاری لا وڵاتانی دەرەوە بۆ هاتووە کە هی خەڵکی دەڤەرەکەیە و بۆ کرینی زەوی لا ڕانیا ناردوویانەتەوە. خاوەن نووسینگە و شارەزایانی زەویوزار ئەمە بە هۆکارێکی سەرەکی دەزانن کە نرخی زەوی 2 بۆ 3 بەرامبەر لا سنتەری ڕانیا لە چاو نرخی پێشووی بەرز ببێتەوە، چونکە ژمارەیەکی زۆر لا خەڵکی دەڤەری ڕاپەڕین لە وڵاتانی ئەوروپایە و بە مەبەستی قازانج ڕوویان لا کرینی زەویوزار کردووە. کەمی ڕووبەری زەوی لا سنووری شاری ڕانیا هۆکارێکی دیکەیە. وڵای هۆکارەکەی یەکەمەکو پێم گوتی بۆ پارەی خارجی دەگەڕێتەوە. خەڵکێکی زۆر پارەی لە خارجی ناردوێتەوە هەیە احتیمالی هەیە نووسینگە هەیە دەڵێ 400 دەفتەرم بۆ هاتووە. ئەنێ و خەڵکە پارەی دەنێتەوە لێرە خزمێ دۆستی هەیە ئەرزی بۆ دەکڕی. ئەوەش یەک هۆکارێک بوو ئەرز نەگەشت بۆ حەدی خۆی لە ڕای نی. نزم ببوو ئەرز بە 80 وەرەقەی بوو 70 وەرەقەی بوو کاکە. ئێستا بە 2 دەفتەر و هەفتایە بە 2 هەشتایە بە 2 نیویە هەتا سەی بگرە ڕۆی. چاوچونۆکی نووسینگەکانە هەندێکیان حرمەتم بۆ زۆری نییە کەوارەکە نرخی زەوی بەرزکاتەوە پاشان پارەگەلێکی گەورە لەم شارەدا بۆ نرخی زەوی سپی دەکرێتەوە. باشە جا ئەمە ئی سەرمایهدارە ئی بەرپرسە ئی خەڵکی ئەوروپایە هەموو چین و توێژەکانی تێدا هەیە. ئەمە ژوارەکە کە بەڕاستی پێ بڵێم ئەم بازاڕەی دێ هەڵبستێکی ئێستا هەیە، بەڵام ئەمەش بخەینە ڕوو ئێستا نرخی زەوی لە شاری ڕانیەوە بەراورد بە چەند ڕۆژ پێش ئێستا هێوربوونەوەیکی بە خۆی و بینیوە. هاوڵاتیان و شارەزایانی بواری زەویوزار ڕای جیاوازیان هەیە، بەشێکیان بەکاتی لە بەرزبوونەوەکە دەڕوان و بەشێکیشیان پێیان وایە پێشتر زەوی لا ڕانیا نەگەشت بووە نرخی خۆی، بۆیە ئێستا نرخ لە بەرزبوونەوەدایە. بەشێک لەو نووسینگانە بە تایبەتی ئەوانەی کە پارەدارن یان بڵێن پارەیەکی زۆریان هەیە پارەیەکی خەڵکیان لەلایە ئەرزێکی زۆر زەویەکی زۆر ئەجز دەکەنیان با بڵێن دەیکڕن لە کاتێکی هەرزاندا دوایی لە کاتێکی گرانیدا دەیفرۆشنەوە، یان دەتوانم بڵێم جۆرێک لە مامەڵەی ژێربەژێر هەیە لەگەڵ ئەو بازرگانە گەورانەی کە ئیزەوی لە ناوچەکەدا و ئەمەش بەشێکە لە کۆی ئەو سێکتەرانەی کە پەیوەندی بە بازارەوە هەیە لە ڕاستیدا. ڕووبەری زەوینیش شوێنی نیشتەجێبوون زۆر کەم بێتەوە. ئەم کەمبوونەوەیش وای کردووە لە بەرامبەردا نرخی زەوی بەرز بێتەوە. ئەمە یەک دوو لە زۆربەی زۆری شارەکانی دەوروبەری ڕانیا ئەستا ئەگەر دیقەت دەی ئێمە سەرنجە دەینەوەی کە لە دوکانەوە لە کۆیەوە لە حاجیاوە و چاقۆڕنە و قەڵاتزە و ئەمانە لەم دۆڵە و لە زۆربەی زۆری شارەکانی ترەوە خەڵکانێکی زۆر ڕوو لە شاری ڕانیا دەکەن بۆ ئەوەی کە لێرە نیشتەجێ بن. ماوەتەوە بڵێن بەرزبوونەوەی بەرچاوی نرخی زەوی لا ڕانیا بەشێکی زۆری هاوڵاتیانی تووشی دەڵەڕاوکێ کردووە. ئاخۆ ئەو بەرزبوونەوەیە بازرگانەکان دروستیان کردووە یاخود خۆرسکە و لە داهاتووشدا وەک خۆی دەمێنێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیا.